پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. هاتنی ئەم ڕۆژە لە هەموو دڵسۆزان و هەموو ئەو کەسانە پیرۆزبایی دەکەین کە دڵیان لە گرەوی ئامانج و ئارمانەکانی کۆمەڵەدایە و یاد و بیرەوەریەکانی کۆمەڵا بەرز ڕادەگرن. ئێمە لێرەوە سڵاو وەڕێزمان پێشکەش دەکەین بە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و بنەماڵەی زیندانیانی سیاسی و ڕێگای ئازادی و بەرابەری ئینسانەکان. ئەمساڵ 43هەمین ساڵی دەستپێکی چالاکی ئاشکرای کۆمەڵا جێژن دەگرین. ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی هاوڕێ حەمەحوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵا لە حاڵێکدا کە ڕاپەڕینی خەڵکی سەقزی دژ بە ناوەندە سەرکوتگەرەکانی ڕژیمی شا ڕێبەری دەکرد، لەلایەن چەکدارانی ڕژیمی شاوە تەقەی لێکرا و لە 26 ڕێبەنداندا بە دڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان گیانی بەخت کرد و هەر لەو ڕۆژەدا کۆمەڵا دەستپێکی چالاکی ئاشکرای خۆی ڕاگەیاند. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ئەو دایک و باوکانەیە کە ڕۆڵەکانیان لەدەستداوە، ڕۆژی ئەو ئازیزانەیە کە بە سرودی کۆمەڵەوە چوونە ناو سەنگەر و تەنانەت مەرگیش نەیتوانی قامەتی بەرزی باڵایان بشکێنێتەوە. ڕۆژی ئێوە خۆشەویستانە کە ئەندامێکی لەشتان لەدەستداوە، بەڵام پڕهیواتر لە جاران خەبات دەکەن بۆ ئامانجتان. ڕۆژی هەموو ئێوە ژنانی تێکۆشەر و جەسوورە کە چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەتان کردەشان و لە بەرامبەر کۆنەپەرستان و دواکەوتواندا وەستاون و شان بەشانی هاوڕێیانتان بۆ بەدیهاتنی ئامانجەکانتان خەبات دەکەن و تەنانەت هیچ کولتور و شێخ و مەلایەک نەیتوانی چارە نووسان بۆ دیاریکە. هەروەها ڕۆژی ئێوەیە ئەی پێشمەرگە خۆشەویستەکانی کۆمەڵا، ئێوە کە ساڵها عمری گەنجەتی خۆتان لە پێناو ئەم ڕێبازەدا داناوە. بەڵێ ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ئێوە دۆستان و لایەنگرانە کە لە کوردستان یا لە شوێنە جیاجیاکانی دیکە هەر یەکە بە جۆرێک درێژە بەم ڕێبازە دەدەن. بە بڕوای من هەر بۆیە ئێمە بە هەموو ڕەگ و ڕیشە و بەرهەمێکی کۆمەڵەوە دەبێ ڕێز لە فکر و بیری جیاوازی یەکتری بگرین تا دوشمنانی ئازادی و دوشمنانی کۆمەڵە زەفەرمان پێ نەبن. هەر بژین بۆ کۆمەڵە و هەر بژی کۆمەڵە. لە مێژە دەنگی ئەو ڕەوتە بووەتە ئاشنایی هەمووان، لەسەر شاخانی سەربەرز و لە گشت کۆڵانی نێوشاردا. هاوڕێیان و بەشداربووانی هێژە، وێڕای سپاسی گەرموگوڕ لە بەشداریتان بە بۆنەی ساڵبەگەڕی جێژنی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵا پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزدانانە بۆ بیری ئازادی و دەربازبوون لە گشت ئەو قەید و بەندانە کە تەگەرە دەخاتە سەر ڕێی بەرەو پێشچوونی مرۆڤ و کۆمەلگا. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزگرتنە لە ڕەوتێکی شۆڕژگێر کە تیشکی باوەڕی
لەسەر سەری کرێکار و زەحمەتکێشی کوردستان دەدرەوشێتەوە. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی بە برزنەنخاندنی تێکۆشانی سەرکەوتوانەی ڕەوتێکە کە ژنانی کوردستانی لە ڕادەیەکی بەریندا لە پاشخان هێنایە دەرو کردنی بە هاوشانی خەباتێکی یەکسانی بەخش. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی ڕێزگرتنە لە خەبات دژی هەر چەشنە خورافەیەک لە سەرجەم بوارەکانی ژیانی مرۆڤدا. ڕۆژی کۆمەڵا ڕۆژی یادکردن لە یادی هەتا بڵێ بەرزی هەموو ئەو هاوڕێ ئازیزانە و هەموو ئەو تێکۆشەرە هەرگیز لەبیر نەچوانەیە کە لە ڕێی ئەو ئامانجانەدا لە ڕیزەکانی خەباتی پێشمەرگانەدا لە سیاچاڵەکانی جومهوری ئیسلامیدا و لە خەباتی کۆمەڵانی خەڵکی سەرشەقامدا گیانیان بەخت کردووە. ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. بەڕێزان ڕێزی بەرنامەی ئەم شەومان بەم شێوەیە دەبێت. سەرەتا بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکان مەراسمەکەمان دەست پێ دەکەین. بە دوای ئەوەدا یەک دەقیقە بێدەنگی بۆ یادی هەموو گیان بەختکردوانی ئازادی و سوسیالیزم و ڕیزەکانی کۆمەڵا ڕادەگەێنین. بێدەنگەکە بە سرود لەلایەن هاوڕێ کاڵێ ئاتەشین دەشکێت. دواتر شێری سوورە سواری کۆمەڵا پێشکەشتان دەکرێت. وتاری کومیتەی ناوەندی کۆمەڵا لەلایەن هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا پێشکەشتان دەکرێت. شێعری نەتاندیوم لەلایەن بەڕێز شەکیلا مرادی پێشکەشتان دەکرێت. بەشی دووهەمی بەرنامەکەمان بە دوای ئیسراحەت و نانخواردن بەشی هونەری دەبێت کە دەنگی خۆشی کاک نەجمەی غوڵامی کۆڕەکەمان دەڕازێنێتەوە و بە دیجەیش چەند گۆرانێکتان پێشکەش دەکرێت. ئێستاش هاوڕێ ئیران بەرنامەکەمان بە زمانی فارسی پێشکەش دەکرێت. دوستان و مهمانان گرامی، حضور شما را در سالگرد روز کۆمەڵێ صمیمانه خوش آمد میگوییم. گرامی داشت روز کۆمەڵێ روز ارج نهادن به جریانی سوسیالیستی است که در راه رهایی کارگران، زحمتکشان، زنان و مردم ستمدیده کردستان قدم نهاده و پیگیرانه این امر خطیر را به پیش میبرد. دوستان، برنامه امشب ما بدین ترتیب خواهد بود: ابتدا سرود انترناسیونال، سرود اتحاد و همبستگی جهانی طبقه کارگر تقدیم می گردد. سپس 1 دقیقه سکوت به یاد تمامی جانبختگان راه آزادی و سوسیالیسم. سکوت را با سرودی توسط رفیق کاله آتشین می شکنیم. قطع شعری به مناسبت روز کۆمەڵێ از طرف رفیق شادی صالحی. سخنرانی رفیق عادل الیاسی، عضو کمیته مرکزی کۆمەڵێ به مناسبت همین روز. شعری توسط شکیلا مرادی خوانده خواهد شد. سپس بخش اول برنامه امشب به پایان میرسد. شب خوبی را برای همگی آرزومندیم. ئێستاش بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار مەراسمەکەمان دەست پێ دەکەین.
ئێستاش دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بۆ یادی هەموو گیانبەخت کردوانی ئازادی و سوسیالیزم و ڕیزەکانی کۆمەڵە. ای دلاوران یادتان کنی بامدادان به سرود رنجای فراوان 30 چال زندان در هم نشکسته عزمتان را رفقا این دنیای بیداد با رنج ما آباد کجای زندان ما نبوده رفقا برخیزیم 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 چشم دریده من اوریده سرکوب در پیشگاه عزمتان خمیده رفقا رزم بیباکتان نیرو بخش ما شد در راهی که رفتید رسته ماریم رفقا
ئێستاش وتاری کومیتەی ناوەندی کۆمەڵە لەلایەن بەڕێز هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە پێشکەشتان دەکرێت. تکایە هاوڕ فەرموو. میوانە خۆشەویستەکان، نوێنەری حزب و ڕێکخراوە سیاسیەکان، هاوڕێیانی حزبی، زۆر بەخێر بن بۆ ئەو ڕێوڕەسمە، ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە لە چالاکی زیاتر لە 43 ساڵی کۆمەڵە. معمولە ئێوە لەگەڵی ئاشنان کە لە کۆڕ و کۆمەڵی سیاسی لەم نەوعە ئەوترێ کە ئەو کۆڕ و کۆمەڵە لە هەلومەرجێکی سیاسی تایبەت بەڕێوەچێت، بەبێوەیە کە قەستی دووپاتکردنەوەی ئەم وتە معمولیمە هەبێ، بە حەق کۆڕ و کۆمەڵی ئەم شەومان لە هەلومەرجێکی تایبەتە بەڕێوەچێت. ئێوە ئاگادار هەن لە ئاستی جیهاندا شەڕ لە ئوکراین هەلومەرجێکی تایبەتی خۆڵقاندووە، چهرەیەکی تازەی بە جیهانی ئەمڕۆ داوە، یا باشترە بڵێن چهرەی جیهانی ئەمڕۆی جارێکی تر وە بیرمان هێناوە. جیهانێک کە بەداخەوە شەڕ و کوشتار و نواندنی تند و تیژی بەشێکە لە تەبیعەتی. ساڵهایکی زۆرە بەگوێ ئێمە خوێنن ئەڵێن ئەو هەلومەرجێکێ بەسەر جیهاندا حاکمە، یا ئەو سیستمەی لە جیهان حاکمە، ئەوە ئاخرین قۆناغی مێژووە و بەشەریەت ئەبێ ئەو چارەنووسەی کە ئەم ئاخرین قۆناغی مێژووە بۆی دیاری کردووە قبول بکە. گۆیا ئینسانی ئەمڕۆ سزاواری ژیانێکی باشتر لەوەی کە ئێستا هەیە نییە. گۆیا دەرد و ئازار چ لە نەوعی شەڕی، چ لە نەوعی فەقر و هەژاری، چ لە نەوعی نایەکسانی، سەرجەمی ئەوانە بەشێکن لە سروشتی ئینسان، و چونکە بەشێکن لە سروشتی ئینسان بۆیە کارێکیشیان لەگەڵ ناکرێت. ئەو شەڕێکی ئێستا لە ئوکراین بەڕێوە ئەچێت و هەر لەم ساتە وەختێکی ئێمە لێرە دانیشتین و پێکەوە گفتوگۆ دەکەین، هەر لەحزە گیانی ئینسان نەگەستێنێ. وڵاتی ئوکراین ئێستا بۆتە مەیدانی تاقیکردنەوەی چەکی مۆدەرنی کۆمەڵکوژ، یعنی ئەو چەکانەی کە دروست کراون بۆ کە ئینسانیان پێ بکوژرێ، و منطقی دەسەڵاتداران دەوڵەتەکان ئەوە قبول دەکا کە بۆ خۆیان کوشندەترین چەکی کۆمەڵکوژ بەرهەم بێنن و بەکاریشی بێنن و بگرە پێش و پاش شەڕەکان و لە جەرەیانی شەڕەکانیشا بە شانازیەوە لە ئاخرین دەستکەوتەکانی چەکی کۆمەڵکوژ خەبەر ئەدەن و ئەوە بە شتێکی کامەڵەن سروشتی ئەزانن و ئەوە بە بەشێک لە ئەو چارەنووسی بەشەریەتە ئەزانن کە بە سیستمی سەرمایەداری ئۆڕۆیی ناسراوە. زۆر دەمێکیش بوو کە کاتێک ئەو نظامەیان ئەو سیستمەیان وەکو ئاخرین خۆناغی مێژوو جار ئەدات، ئەو کەسانەشیان بە خەیاڵاوی بە کەسانی غیرە منتەقی
بە کەسانی کە خۆیان بە ئارزۆکانیانەوە ئاوەزان کردووە متەهەمە کرد کاتێک گەیانوت ئەوە ناتوانێت چارەنووسی ئەبەدی و ئەزەلی بەشەریەت بێ. ئێمەمانەند سۆسیالیستەکان کۆمونیستەکان یانوت ئێوە خەیاڵین، ئێوە دروشمی زرق و بردارتان هەیە، ئەوەی کە بە شایستێتی هەر ئەوەیە کە ئەو نظامە ئەیخاتە اختیاری. بەڵام ئایا بەڕاستی وایە؟ ئایا هیچ کام لە ئێمە کە لێرەی ئەگەر ژیانی خۆمان تماشا بکەین پێمان وایە ئەوەی کە بە سەر خەڵکی ئۆکراین، بەسەر خەڵکی سووریا، بەسەر خەڵکی یەمەن، بەسەر خەڵکی کوردستان کۆمەلگاکەی خۆمان، بەسەر خەڵکی ئێران، بەسەر خەڵکانێکی زۆرتردا دێ ئەوە چارەنووسی ئەبەدیمان بێ؟ هیچ وەخت ئەتوانین خۆمان بەوە قانع بکەین و ڕەضامەند بین کە ئەوە چارەنووسمانە؟ بە تەئەکیدەوە نا. جا هەر بۆیە سۆسیالیستەکان کۆمەڵێک ئینسانی خەیاڵاوی نین و نەبوون پێشتریش کاتە یانوت سیستمی ئێستا کە ئەو گرفتانەی خوڵقاندووە ناتوانێت ئاخرین قۆناغی مێژوو بێت. وجدانی ئینسانەکان، تێگەیشتوی ئینسانەکان سەرنجام ناتوانێت قبوڵی بکا کە پەیتا شەڕمان بەسەرا بسەپێنن، لە خاک و خوێندا بمانگەوزێنن، خۆشەویستان و ئازیزانمان لێ بستێنن و دواتریش پێمان بڵێن ڕازی بن. ئەوە چارەنووسانە. هەر بۆیە لە سەرەوبەندی ئەو شەڕ لە ئوکراین هاوکات بزوتنەوەیەکی بەرین خەریکە شکڵەگرێ، بزوتنەوەی دژی شەڕ، تا بڵێ نا جۆرێکی تر لە ئینسانیەت، جۆرێکی تر لە جیهان، جۆرێکی تر لە ژیان ئیمکان پەزیرە. جا هەر ناوێکی لێ ئەنێن لێ بنن، قیناکە وەکو ئێمە سۆسیالیزم مەڵێن نظامی سۆسیالیستی، هەر شتێک بێت فەراترە لەوەی کە ئێستا هەیە. هەر ناوێکی لێ ئەنێن ئەبێ جیهانێک بێ کە ئیتر دەسەڵاتدارانمان هەرکەس بێ بە شانازیەوە مۆدێرنترین چەکەکانیان لەسەر ئێمە تاقی نەکەنەوە، بە ناوی پیرۆزی ئاین و پیرۆزی خاک و پیرۆزی سنوور و پیرۆزی ئیدئۆلۆژیک یەکە بە یەکە نەماخەنە بەندیخانەکان و لە سێدارەمان نەدەن. جیهانێکی ئاواش ئیمکان پەزیرە، ئەوە خەیاڵات نییە، ئەوە دروشمی زرخوبدار نییە، ئەوە ئەمری واقعە کە بەشێکی هەرە زۆری کۆمەلگای بەشەری لانی کەم ئەوانەی کە قوربانی ئەو وەزیەتەن هەوڵی بۆ ئەدەن فداکاری بۆکەن. بۆ ئیجازە بدەن هەر لەم دەستپێکی قسانەوە بە ڕێزگرتن هەموو ئەو کەسانی بەڕاستی لەم ساتە وەختەدا ئێستا گیان لە دەستەدەن لەو شەڕە دەست پێ بکەین. هاوکات کە ڕێزەگرین لە سەرجەمی ئەو ئازیزانی کە لە ڕێزەکانی کۆمەڵا گیانیان لەدەستاوە، هاوکات کە ڕێزەگرین لە بنەماڵەی خۆڕاگریان، لە هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی کە ئەندامێکی لەشیان لەدەستا لەو خەباتە، زیندانیانی سیاسی، ئەوانە سەرجەم خۆڵکێنەرانی مێژووی کۆمەڵن، ئەو مێژووی کە ئێمە ڕێزی لێ دەگرین. جودا لەو هەلومەرجە کە وتمان تایبەتێ لە ئاسی جیهاندا، ڕاستەکەی وەیە لە کۆمەڵگاکەی خۆشمان لە ئێران و کوردستان هەلومەرجێکی تایبەتە. دیارە لەوێ شەڕ بە معنای کلاسیکی بەڕێوە ناچێت، بەڵام بە واتایەکی تر شەڕێکی تەواو عەیان لە سەرجەمی کۆمەڵگای ئێران بەڕێوە چێت. بە واتایە کە کۆماری ئیسلامی و دەمودەستگای سەرکوتی لەلایەکەوە و کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و بزوتنەوە پێشکەوت و خوازەکان لەلایەکی ترەوە لە جدال و کشمەکش و شەڕێکی ڕۆژمەڕەن.
لەو شەڕە تانک و تۆپ و تەیارە وەکو شەڕی کلاسیک بەکار نایێت، بەڵام لەوێ خۆپیشاندان هەیە، لەوێ زیندانی لێیە، لەوێ ئەشکەنجە ئەکرێن خەڵک، لەوێ لە سێدارە ئەدرێن تا دووبارە ڕۆژی دوایی کۆمەڵانی خەڵک چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان برژنە سەر شەقام بۆ ڕێپێوان و ناڕزایەتی دەربڕینێکی سەلەوێ. لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم شەڕە بەردەوام بووە، بەڵام هەتا توولی کێشاوە تەرازووی هێز بە قازانجی کۆمەڵانی خەڵک وەڕاوە. ئەگەر سەردەمی خۆی هەر نۆعە ڕێپێوان و ناڕزایەتیەک دەست بەجێ خەفە ئەکرا و ماوەیەکی توولی ئەکێشا تا جارێکی ترسە هەڵداتەوە، ئەوە ئێستا گرتن و کوشتن و ئەوانە ئەو ناڕزایەتیانە ناخەوێت. مامۆستایەک دەستگیرەکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەیخەنە زیندان کە دێتە دەرەوە وەکو کەسێکی شکست خواردوو پەشیمان لە کاری خۆی داوای لێبوردن بکە نایەتە دەرەوە، بە مەحزی هاتنە دەرەوەی لەلایەن کۆمەڵێکی بەرینی خەڵکەوە وەکو قارەمان پێشوازی لێکرێت بۆ خۆشی لەگەڵ هاتنە دەرەوەی لەگەڵەوەی کە چەپکە گوڵێکیشی لە باوەشدایە جارێکی تر بژی بۆ ژیان، بژی بۆ ئازاتی ئەڵێتەوە. ئەمە واگەیەنە کە تەنها ئەهرومی ڕاگرتنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی یا ئەساسی ترین ئەهرومی ڕاگرتنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە سەرکوت بێ و داپڵۆسین بێ کارایی پێشووی نەماوە. دەنا چۆن چالاکێکی مەدەنی مامۆستایەک کرێکارێک ژنێکی ئازادی خواز لاوێکی تێکۆشەر ئەگرن بۆ مدەتێکی درێژ لە زیندانی ڕایەگرن کە دێتە دەرەوە ڕۆحیەی خەبات و تێکۆشانی بەرزترە لەو کاتێک کە خستیانی زیندان. ئەو ئەشکەندەش کراوە، خراوەتە ژێرگوشار، تەنانەت کە سوکاریشی تهدید کراون، بەڵام بە ڕۆحیەیەکی بەرزترەوە دێتە دەرەوە. ئەوە هەلومەرجێک لە کوردستان زۆر زەقترە. خەڵکی کوردستان لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەمیشە لە ڕۆحیەیەکی سەرەوەی خەبات و تێکۆشان بەرخوردار بوون. ئەوان هەمیشە لە سەحنەدا بوون، چالاکوانانیان هیچ جۆر نەبەزیون. بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەلایەن کۆماری ئیسلامیە هیچ جۆر نەتوانراوە سەرکوت بکرێن و خانەنشین بکرێن. ئەوە ڕاستە کە لە کوردستان نابەرابەریەکی ئابووری سیستەمێکی ملی زیاتر لە هەموو شوێنێکی تر حاکمە. گومان لەوەدا نییە ئەم ڕۆحیەی خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەساسەن سەرچاوەگرت و لەو سیستەمانەیە. بەڵام ئێوە ئەزانن خودی سیستەم و نابەرابەری نابێتە بایستی کە بزوتنەوەکان ارتقا پەیدا بکەن، گەشە بستێنن و دەرەجەیەکی سەرەوەی ڕۆحیە لەلایەن خەڵکەوە ببینرێت. ئەبێت هێزێکی سیاسی یا فەرهەنگێکی سیاسی هەبێت کە لە کاتی خۆیدا خەباتی کۆمەڵانی خەڵک هیدایەت بکە، ڕێنیشان دەربێ، تاکتیکی دروست لە هەلومەرجی پێویست نیشان بدە، پاشەکشیەکان پێشڕەویەکان لە وەختی خۆیدا ئەنجام بدە، سیاسەتێکی ژیرانە بەڕێوە ببە کە کۆمەڵانی خەڵک سەرەڕای حاکمبوونی دەسەڵاتێکی داپڵۆسێنەر لە خەبات و تێکۆشان مەئیوس نەبن، دوای 40 و چەند ساڵیش ئومێدیان لەدەست نەدەن، دوای ئەو هەموو قوربانیدانە نائومێد نەبن بەوەی کە داهاتوویەکی ڕوون هەیە. بۆیە من پێم وایە ئەو فەرهەنگی سیاسیە کە من ناوی لێ ئەنەم فەرهەنگی
سیاسی خەڵک مەحوەر، ینی هەر سیاسەتێکی دیاری ئەکات، هەر ڕێنوێنیەک کە ئەیدات بەر ئەساسی بوونی کۆمەڵانی خەڵکە لە مەیدانی خەبات. باوەڕی بە هیچ هێزێکی تر بێژگەم لە هێزی کۆمەڵانی خەڵک نێ. ئەو فەرهەنگی سیاسیە ئەساسەن کۆمەڵە لە کۆمەلگای کوردستان جێخست. ئەڵێم ئەساسەن، نامەوێت لێرە ئێغراق بکەم و ئەم قسانە وەکو تەبلیغات بەیان بکەم. مێژوو شاهدی ئەدات کە کۆمەڵە چۆن هەر لە ڕاپەڕینی ساڵی 1357 لە هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان چۆن پەنای برد بۆ کۆمەڵانی خەڵک بۆ بەرەنگار بوونەوە. هیوای بەهێزی پێشمەرگەی خۆی هەبوو، بەڵام هیچ وەخت دەستی لەوە هەڵنەگرت کە بە خەباتی جەماوەری لە شار و گوندەکانە ڕژیمی داگیرکە دەتوانێت شکست بخوا. ئەو فەرهەنگە سیاسیە تا بە ئێستا شکارێکی کردووە کە ڕۆحیەی خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵک نەتەنها ئاستێکی نزمتری بەخۆیەوە نەدیتووە بگرە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرسریشە بێتەوە. ئێستاش ئێمە کۆمەڵە پێمان خۆشە بەوە بناسرێتەوە، پێمان خۆشە کۆمەڵە بەوە بناسرێتەوە کە ئەیەوێ گۆڕانکاری لە کۆمەلگا لە ڕووخانی کۆماری ئیسلامیەوە بگرە تا شکڵدان بە دەسەڵاتێکی تازە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە ئەنجام بدرێت. حزبی سیاسی لە نەوعی ئێمە و هەر نەوعێکی تریشی ئەڵبەتە ئەرکی ئەوە نییە بۆ خۆی بێتە وەکیلی خەڵک. ئەرکی ئەوەیە یارمەتی بدات هەلومەرج هەموار بکە کۆمەڵانی خەڵک چارەنووسی خۆیان دیاری بکەن. و ئێمە نامانەوێ ئەم ناسنامەی کۆمەڵە، ئەم خەڵک مەحوەریەی کۆمەڵە نەتەنها کەم ڕەنگ بێتەوە، نەتەنها لەبیر نەچێتەوە، بەڵکو ئەمانەوێ ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە زهنی کۆمەڵانی خەڵکدا بەرجەستگی زۆرتر پەیدا بکات، بە دوور لە هەر تەعەسوبێکی ئیدۆلۆژی، بە دوور لە هەر شتێکی تر پێمان خۆشە بیگەێنین کە ئەو فۆرمولە سادە بۆ ئیدارەی کۆمەلگا هەنی خەڵک بۆ خۆیان بڕیار بدەن، زیاتر لە ئێستا ببێتە ڕێنوێنی کار و خەبات، زیاتر لە هەمیشە کۆمەڵانی خەڵک ئەوە بە مافی خۆیان بزانن. و ئەگەر لێرە دانیشتون ڕێز لە ڕۆژی کۆمەڵە ئەگرین، بەڕاستی نەوەک ڕێز لە تەنها ڕێکخراوەیەکی سیاسی بە هەموو ئۆرگانی هەبووە و پێشمەرگەی هەبووە و سەرکردایەتی هەبووە و چالاکی نواندووە. ئەوە بە جێگەی خۆی جێگەی ڕێز و قەدردانیە. لێرە کۆبوونیتەوە زۆرتر و لە مەجامعی تریشا بەڕاستی بۆ ئەوەی کە ڕێز لەو فەرهەنگە سیاسیە بگرین، ڕێز لەو سونەتە بگرین کە بڵێ ژن دەبێ بێتە مەیدان، کرێکار دەبێ مافی هەبێ، منداڵ نابێ ئازار ببینێ، ژینگە نابێ بشێوێندرێ، ئینسان نابێ بکوژرێ، ئینسان نابێ تحقیر بکرێ بە خاتری بیر و ڕاکەی. ئەوە جێ بکەوێت و بەپێی فەرهەنگی ڕایج ئەوکو لە ئەوڵش و ئیشارەم پێکرد، نەڵێن ئەوە چارەنووسی ئێوە نییە، نەڵێن ئەوە دروشمی زرق و برقدارە، بڵێن نا ئەوە قابلی تەحەققوقە، ئەوە سزاواری ئینسانی ئیمڕۆژیە، خەڵکی کوردستانە بێ لەو مافە بەرخوردار بن. و خەباتی تا ئێستای ئێمە و هەونەوعانی ئێمە ئەوەی سەلماندووە کە دەستکەوتەکان بەدەستێن، لەوانەیە ماوەیەکی زۆر توول بکێشن، لەوانەیە پاشە کشەی پێ بکرێن، لەوانەیە بە دەستی شار وەربگیرێنەوە، بەڵام ئەوە ڕەوتێکی مێژوویە و سەرنجام پێشی پێ ناگیرێت. لەگەڵ ئەو هەموو تعریفە باشەی کە من لە کۆمەڵم کرد لێرە، ئینسان مەحوەری، خەڵک مەحوەری، دەسەڵات بۆ خەڵک بە ڕەسمیەت ناسینی، دیارە ئەم ڕێکخراوەی ئێمەش
فەرشی سووری لە پێشدادا نەخراوە ئەم ڕێگە بپێوێت و تا ئێستاش فەرشی سووری بەڕاستی لە بەردەمدا نەبووە ئەم ڕێگە بپێوێت و بەبێ مشکل ئەم فکرەی خۆی بباتە برەوە لەگەڵ کۆمەڵگا. دووچاری مشکل بووە، فرسەتەکانی بەعزەن لەدەست داوە، لە ناو خۆیدا ئینسجامی کافی بەدەست نەهێناوە. لێرەشدا ئەمانەوێ بەڕاستی کۆمەڵە تەسویری ڕێکخراوێکی منتەقی و واقعبین لە خۆی بەدەستەوە بدا، بۆیە بێ لە خۆشی ڕەخنە بگرێت و بگەڕێتەوە بزانێ چ شتێک بە باشی نەچووە بەرەوە، چ شتێک بە باشتر ئەتوانرا ئەنجام بدرێت. و لەمەولا ئێمە چۆن نتوانین فرسەتەکان بقۆزینەوە و هەلەکان بە باشی خەڵک لێ وەربگرین و مانعەکان لا ببێن. بەرئەساسی چەند مەحوەر لەناو ڕێکخراوی ئێمە هەمیشە کێشە هەبووە. یەکێ لە ئەساسی ترینەوە مەحوەرانە، چونکە پێم خۆش نییە بە هەمویان ئیشارە بکەم وەختی ئێوە و مراسمەکە بگرم، یەکێ لە ئەساسی ترینی ئەو مەحوەرانە پەیوەندانی جەهانبینیمانە، ئاسۆکەمان لەگەڵ ژیانی ڕۆژمەڕە. ئێمە کە وەختی وتومانە سۆسیالیستین کۆمۆنیستین، هەوڵمان داوە ئەوە تەرجمەی عەمەڵی لە ژیانی ڕۆژمەڕی ئەمڕۆوا بکەین، یعنی معنای بەکردەوەی پێ بدەین. ئەو جەهانبینیەمان بەرنامەیەک بۆ داهاتوویەکی نادیار نەبێت. وەختی ئەڵێن کۆمەڵگایەکی سۆسیالیستی وەکو بەدیلی کۆمەڵگای سەرمایەداری، کۆرپەیەک نەبێت بەشەوە بیلاوێنینەوە و بە ڕۆژە تا مەزروی هاتنیشە بۆ دیتنی بین و کەسی لێمان حاڵی نەبێت بۆ وای، بەڵکو ژیانی ڕۆژمەڕەی خەباتمان بێت. کۆماری ئیسلامی هێرش ئەکاتە سەرت، هێزی پێشمەرگەت سازماندا، بنکەکانت سازماندا، کۆچی شارەکانت سازماندا، ئەوە معنای بەکردەوەکردنی سۆسیالیزمە. ئەگەر کۆماری ئیسلامی ویستی بە ئیعدامی چالاکوانانی کۆمەڵگای کوردستان چاوترسێن بکە باقی چالاکوانانی ئەو کۆمەڵگا، تۆ بانگەوازی مانگرتنی عمومیدا بزانە ئەوە سۆسیالیزمت عەمەلی کردوتەوە. ئەگەر ڕۆژمەڕە خەڵکی کوردستان بە خاتری ناسنامەی نەتەوەییان دەچەوسێنەوە، بێحورمەتیان پێکرێ، شارەکانیان لادیەکانیان لە دەوڵەمەندی خاڵی ئەکرێتەوە و خەڵکەکەی فەقیر ڕاگرێت و ئەبێ پەنا ببن بە کۆڵبەری بۆ نمونە، و تۆ ئەوەت بە ئەمری خۆت زانی ئەو ستەمە لەسەر خەڵکی کوردستان لا ببەی، بزانە سۆسیالیزمت تەرجمەی بەکردەوە کردووە. ئەگەر ژن بێحورمەتی پێکرا، بە جنسی دووەم ناسێنرا، پارچەی ڕەشت بەسەرادا، بەڵام کۆمەڵە پەیدا بوو ژنی هێنا ناو ڕێزی خەباتەوە، چەکی دایە دەست، موقعیەتی پێبەخشی و ژنانی لەو هەلە باشترین کەڵکیان وەرگرت و خۆیان ناسان، ئەوە بزانە سۆسیالیزمت تەرجمەی بەکردەوە کردووە. ئەگە حورمەتت بە کرێکار بەخشی، وتت ئەو شایستەی دەسەڵاتە، ئیتر کۆمەڵگا کرێکاری وەکو کۆمەڵێک ئینسانی تەمەڵ و تەوەزل و پیس و پۆخڵ نەدیت کە بۆ خۆیان نەیانتوانیوە ژیانی خۆیان سەر و سامان بدەن، بەڵکو وتت ئەوانن ژیانی هەموو بەشەکانی تری کۆمەڵگا لەسەر شاریان نەچەڵقێ و ئەوانن لە چاوی بیرۆڕای گشتی خۆشەویست کرد، حورمەتت پێیان بەخشی، بزانە سۆسیالیزمت بەکردەوە نیشان داوە. لەناو ئێمە هەمیشە لەسەر ئەم نەوعە سۆسیالیزمە و سۆسیالیزمێک کە سرفەن بە ئارمانەکانەوە چەسپاوە بەحس و جەدەل بووە.
ئێمە ویستومانە ئەم بیرە ئینسانیە پێی لەسەر عەرزدا بنین و ئەوە وەکو ئەبزاری ڕوونکردنەوەی ڕێگای خەباتمان ببینین بەڵام هەمیشە لەناو هەموو چەکداریە نەفەقەت ئێمەشدا ئەوە بوونی بووەکە ئەوە سرفەن لە ئارمانێک و لە ئیدۆلۆژیەک و لە بیر و باوەڕێکدا خولاسە بکاتەوە هەر بۆیە ئێوە بینن لەم تەنانەت لە مەواخریشە ئەوە بۆ بایستی ئەوەی کە کۆمەڵێ لە هاوڕێیانی ئێمە ڕیزەکانی ئێمە بەجێ بێڵێن تەناقوز لەگەڵ ئەو ناسنامە ئەساسیەی کۆمەڵە یعنی ئینسان مەحوەر خەڵک مەحوەر لە لایەکی تریشەوە معنی بەخشین بە گفتمانی سوسیالیستی یا بەکردەوە دەرهێنانی لە ژیانی ڕۆژمەڕەی ئەوە بۆ کۆمەڵێک لە هاوڕێیانی ئێمە قابلی دەرک نەبوو بەداخەوە و ئەو تایبەتمەندیی کۆمەڵە کە کۆمەڵەی کردووە بەوەی کە هەیە ئەوەیان لە بەرچاو نەگرت بەڵام ئێستا کۆمەڵە کەماکان لەگەڵ چارش و مەوانەیە ڕوبەڕوو هەر هەیە کەماکان پێویستە خۆی نوێ بکاتەوە هەر ڕۆژە پێویستە بەکردەوە دیسانەوە معنای سوسیالیزم ببەخشێ بە کۆمەڵگا پێویستە لە ڕووی مشکلاتی ناو کۆمەڵگا ڕێگە حەلی هەبێ بۆەوەیکی وەکو ڕێکخراوە زیندووە بمێنێتەوە من خۆشبینم و خۆشبینەکەشم لە ڕووی تەنا تەحلیل و تێڕوانینێکی گشتیەوە نییە بەڵکو بەکردەوە ئەیبینم خۆشبینم کە ڕەوتێکی نوێ لە ناو کۆمەڵەدا ئێستا هەیە کە ئەم ماهیەتی واقعی کۆمەڵە ئەم ناسنامە واقعی کۆمەڵە پەیڕەوی ئەکات و ڕۆژ لەگەڵ ڕۆژیش هێزی توان ئەگرێت نەوعێک نوێخوازی نەوعێک دۆزینەوەی ئستدلالی منتەقی و عەقلانی و عیلمی بۆ بیرەکەی خۆی بۆ کردەوەکەی خۆی پێداگرتن لەسەر ئەوەی کە ئەم ژیانە سەرنوشتی ئەبەدی و ئەزەلی ئێمە نییە هاوکات هەموو مشکلاتی کۆمەڵگا بە ئەمری خۆزانی هیچ شتێک حەواڵە نەکردن بە داهاتوویەکی نادیار عاری لە هەر نوع ئیدۆلۆژیەکی وشت من ئەوە ڕەوەندێک لە ناو کۆمەڵا بینم کە خەریکە گەشە ئەستێنێ ئەو ڕەوەندە بەڵام پێویستی بە یارمەتی هەیە بەڕێزان وەختی ئەڵێن کۆمەڵە خۆ باز لە شتێکی بێجگە لە ئینسانەکان ناکەین ئەوانەی کە ئێستا چارەنووسی سیاسیان بە کۆمەڵەوە بەسراوە بۆ خۆیان ئیمکانی نییە بتوانن خەباتی کۆمەڵانی خەڵک بە نەتیجە بگەێنن یان ئەو ڕەوەندەی کە من ئەستانەکەم ئەوە بە نەتیجەیەکی ڕەزامەند بگەێنن ئەم ڕێکخراوە لە پرۆسەی خۆ نوێکردنەوەیدا پێویستی بە هێزی ئینسانی تازە شەیە بۆیە ڕووی ئەم قسانەی من لە ئەساسەن لە دوو تەیفە ئەساسەن یەکێکی هاوڕیانی قەدیمی کۆمەڵە ئەوانەی کە مێژووی کۆمەڵەیان تایارە گەیاندووە ئەو هاوڕیانەی کە هەموو دەستکەوتەکانی کۆمەڵە ئەز جملە مەدیونی ئەوانە لە پرۆسەی خەبات و تێکۆشانی ئەم 43 ساڵەی ڕابردووە ئەوان بە هۆکاری جۆراوجۆر لە کۆمەڵە دوور کەوتونەتەوە بەڵام لە لەحازی هوڤیەتی سیاسی و گوتاری فکریەوە لە کۆمەڵە نزیکن وەختی ئەڵێم نزیکن ناڵێم دەقاو دەق وەکو کۆمەڵە بیرەکەنەوە یان هەموو سیاسەتێکی کۆمەڵە قبوڵەکەن نزیکن هاوجهەتن ئەوانە ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان لە خەباتی تاککەسی بێنە دەرەوە و بە نەوعێک خەباتی خۆیان لەگەڵ خەباتی کۆمەڵە و هەموو ئینسانە ئازادی خوازەکانی تری کۆمەلگای کوردستان بخەنە کاسەیەکەوە جێگەی ئەوان لە خەباتی ئیمڕۆی کۆمەڵانی خەڵ لە کۆماری ئیسلامی خاڵیە
ئەوان هەرچەند ئینسانهای شەرافەتمەند و ئازادی خواز و تێکۆشەر بن بەڵام حتمەن ئەزانن لە قامەتی تاکە کەستان ناتوانن هەموو پتانسیێل و توانایەکانی خۆیان ببەنە بەرەوە نەهایەتە نەبێت لە زەرفێکە ئەوە بخەنە گەڕ لەگەڵ هاوت فکرانی خۆیان تا بتوانێت کاریگەری هەبێت هەدەفی ئەم پەیامە لەو خۆشەویستانە ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان کە خۆتان پێتان باشە خەباتان لەگەڵ خەباتی کۆمەڵە پەیوەند بدەن و مەبەستی شەمەوە نییە ببنە ئەندامی یا چالاکی حیزبی بەڵکو لە یەکێک لە ئەڵقەکانی دەوروبەری کۆمەڵە ویان لە نەوعێک یەکگرتووی و بەرەو زەرفێک کە هەر ناوێکی لێ ئەنێن کۆ ببینەوە تا خەباتی هاوبەشمان بە شێوەیەکی باشتر ببینە بەرەوە. تەیفی دووەم کە ڕووی قسەکانی من لەوانە نەسڵانی دواترە نەسڵەکانی دواتر کە گەنجان و ئەوەی کە پێیانەوەی عبارەتن نەوەی نوێن ئەوانەی کە بۆ خۆیان بە ئەعتباری خۆیانە وەکو ئینسانهای سۆسیالیست چەپ ئازادی خواز پێشکەوتو خواز ناسراون و ئێستا بە شێوەی پەراکەندە خەریکی کار و چالاکی ئەوانش ئەبێ زوو یاددرەنگ لە بیرەوە بن زەرفێک بۆ خەبات و تێکۆشانەکەی خۆیان بدۆزنەوە و لە پەراکەندگی بێنە دەرەوە هەر وەک بانگەوازی یەکەم بۆ نەسڵی ئەوەڵی کۆمەڵیەکانەوە نەبوو ئیلزامەن ببنە ئەندامی کۆمەڵە و چارەنووسی کۆمەڵە دەق و دەق بە چارەنووسی خۆیان بزان و یا بێنە چەتری ڕێکخراوی کۆمەڵە بۆ ئەم ئازیزانەی تری نەسڵانی دواتر جوانترەکان ئەویشەوەیە ئیلزامی نییە ئێوە ببنە ئەندامی کۆمەڵە بێنە زێر چەتری ڕێکخراوەی کۆمەڵە ئەو هەموو ئینسان ئازادی خواز و تێکۆشەرانە ناڕەوایە بە پەراکەندگی کار و چالاکیەکەن کۆبوونەوەمان لە بەرەیەکی بەهێزی چەپی کوردستانیە بە باوەڕی من هەم پرۆسەی ڕوخانی کۆماری ئیسلامی کەم کورتتر دەکاتەوە و هەم گەیشتنی کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژار و قوربانیانی تا ئێستا لە دەسەڵات نزیکبوونەوەیان لە دەسەڵات ئەو پرۆسە نزیکتری شەکاتەوە هەم فکریەتی دەسەڵات بۆ خەڵکی زۆر باشتر جێخات و هەم زەمانەتێکی باشتریشە بۆەوەی کە حاکمیەتی داهاتووی کۆمەڵانی خەڵک بمێنێتەوە. ئێستا کە کۆماری ئیسلامی گڵۆڵەی کۆتۆتە لێژی پێویستە گڵۆڵەی ئێمە لە لێژی بێتە دەر. ئێستا کە کۆماری ئیسلامی شپرزەیی پێوە دیارە و لە ڕیزەکانی خۆشە ڕۆژ بە ڕۆژ درزەکانیان بەردەوامتر ئەبێت و پەرەئەستێنێ شپرزەیی و درزەکانی لای ئێمە ئەبێن لەناو بچن و ئەوە یەکی لەو فرسەتانەیە کە کۆمەڵە خۆی بە بەرپرس ئەزانێت کە بیقۆزێتەوە. ئێمە نامانەوێت ئەو فرسەتەی کە ئێستا هەموارە بۆ کۆکردنەوەی خەڵکی ئازادی خواز و تێکۆشەر بۆ ئینسان ئازادی خوازەکان و پێشکەوت و خوازەکان ئەو فرسەتەی کە هەڵکەوتووە بەرەیەکی بەهێزی پێشکەوت و خوازانە لە دژی کۆماری ئیسلامی سازمان بدەین ئەوەمان لە دەست بچێت و دواتر خۆمان لە مێژوودا لۆمە بکەین کە هەلەکەمان لە دەست و فرسەتەکەمان نەخۆزیوەتەوە. بۆیە ئەم بانگەوازە ئەم پەیامە لە پێویستیەکی ئەسیلی کۆمەڵایەتیەوە سەرچاوە ئەگرێ و نەک لە خواستێک بۆ بەهێزکردنی ڕێکخراوێکی تایبەت بە ناوی کۆمەڵە. بێژگم لە بەرەی چەپ و ئەو توێژانی من لێرە ناوم لێبردن چەندین حزب و ڕێکخراوی سیاسی لە کوردستان هەن ئەوانیش بەرەساسی خوێندنەوەی خۆیان لە هەلومەر جەهانبینی خۆیان و گوتاری خۆیان خەریکی کار و چالاکی سەرفنەزەر لە دووری و نزیکی ئێمە لەگەڵ ئەو حزبە سیاسیانە ئێمە خوازیاری هاوکاری لەگەڵ یانی ئێمە خوازیاری ئەوەین کە
تا ئەو شوێنەی خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەخوازێت کە نەوعی هاو ئاهەنگی لە نێوان ئەم حزبانە لە دژی کۆماری ئیسلامی وجودی هەبێ بە هەر دەرەجەیەک کە ئاوا هاوکاریەت خزمەت بکە کە کۆماری ئیسلامی نەتوانێت لەوە زیاتر خەڵکی کوردستان بچەوسێتەوە هەر بەو ئەندازەش ئێمە خوازیاری هاوکاری لەگەڵ ئەو حزبانێ لەگەڵ ئەوەی کە جیاوازیە فکرەکانمان ناشارینەوە لەگەڵ ئەوەی کە ئەو حەقە بۆ خۆمان و بۆ ئەوانیش بە ڕەسمیەت ئەناسین کە لە یەک ڕەخنە بگرین و بگرە ڕەخنەکانیشمان بێ ڕەحمانە بێت بەڵام هاوکاری و هاو ئاهەنگی لە دژی کۆماری ئیسلامی بۆ یەکگرت و ڕاگرتنی خەباتی کۆمەڵانی خەڵک بە ئەرکی خۆمانی ئەزانین هاوکات کە لایەنگری پلۆرالیزمی سیاسی و فرەفکرین هاوکات لەگەڵ ئەوە هەین کە هەر کۆمەڵێک لە دانیشتوانی کوردستان پێیان خۆش بوو ڕێکخراوی سیاسی و مەدەنی و هەر نوعێکی تر بۆ خۆیان دروست بکەن و ببنە نەیاری ئێمەش ئەگەر چی ئەوە مافە بۆ هەموو کەس بە ڕەسمیەت ئەناسین بۆ بەهێزکردنی ڕێکخراوەکەی خۆی هەوڵ و تەلاش بکات بەڵام هیچ کام لەوانە بمانعی هاوکاری و هاوهانگی بۆ خەبات لە دژی کۆماری ئیسلامی و بەهێزکردنی خەباتی خەڵکی کوردستان نازانی وەفاداری ئێمە بە ئازادی بەیان و ئازادی ڕێکخراوبوون حرمەتدانان بۆ فکری جیاواز ئەوە ئەخوازێک کە لە عەمەلیشدا پێی پابند بین و تەبیعەتەن چاوەڕوانیشمان لە حزب و لایەنەکانی تری چالاک لە کوردستانەوەیە هەر وەکو ئێمە ئەو فەرهەنگی بەرزی شارستانیە بە ڕەسمیەت بناسن نەیارانی خۆیان نەقد بکەن بۆ بەهێزکردنی ڕێکخراو و حزبی خۆیان ئەو پەڕی هەوڵ و تەلاش بدەن بەڵام وجودی بیرۆڕای جیاواز و حزب و ڕێکخراوی جیاوازی بە ڕەسمیەت بناسن ئەو فەرهەنگە لەگەڵ منتقی کۆمەلگای ئێستا زۆرتر دێتەوە لەگەڵ فەرهەنگی کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆرتر دێتەوە و ئێمە پابندین بەوەی کە ئەو فەرهەنگە بەهێزتر بکەین و لەوێ کۆمەڵانی خەڵک لە نێوان بەدیلی جیاوازی فکری و ڕێکخراوەیی ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیان نابینن ئەوە هەڵبژێرن و متمەئنم کۆمەڵە لەو بارەوە چالاکوانترین و مسممترین هێزە بێت کە ئەو حەقەی بۆ چالاکی خۆی بە ڕەسمیەتی ئەناسی بۆ مخالفەکەی خۆشی بە ڕەسمیەتی بناسی و هیچ لەوەش گومانم نییە خۆشەویستان کە بە تەوەجۆ بە و ڕەوەندە تازەی کە عەرزم کردن لە کۆمەڵەدا شکلی گرتووە و لە بازنەی دەوروبەری بازنەکانی دەوروبەری کۆمەڵەدا شکلیان گرتووە مەیدانی خەباتی کوردستان بە بێ وجودی کۆمەڵە ناتوانێت شکل بگرێت گومانم لەوەدا نییە کە کۆمەڵە لە داهاتوودا بە ئێستیشەوە بگرە یەکێک لە بەهێزترین بازیگەرانی ساحەی سیاسی کوردستانە بێت لەوێ هیچ کەس ناتوانێت وەلای بنێت گومانم لەوەدا نییە بە وجودی کۆمەڵەیەکی ئەلەو نەوعە هیچ هێزێک ناتوانێت حورمەتی خەڵکی هەژار و دەستکورد کرێکاریەوە بگرێ ژنیەوە بگرێ لاوی چۆسایەوە بگرێ ژێر پێ بخات هیچ شکم لەوەدا نییە کە لاوانی ئازادی خواز بە بوونی کۆمەڵەیەکی ئاوا سەنگەرێک ئەبینن کە لەوێەوە خەباتەکەیان بڕێوە ببەن بۆ بەهێزکردنی ئاوا کۆمەڵەیەک هەمەتی دەوێت کە هەموو ئازادی خوازان هەروەک عەرزم کردن لە یەکێک لە ئەڵقەکانی کۆ ببنەوە تا ئەو ئەرکە مێژوویە هاوبەش بە یەکەوە ببینە بنەوە زۆر سپاس بۆ گوێکردنتان شەوێکی خۆشتان بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە
باڵگرە تیشڕەو بە هەستە سوورە سواری کۆمەڵە بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیشڕەو بە هەستە سوورە سواری کۆمەڵە زوو کە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس زوو کە سەنگەر ئاوەدانکە ڕەنج دەری ماندوو نەناس ئارەقەت بۆ نۆبەرەی نان بووەتە بارانی پەڵا ڕابە ڕابە نەفرەت کە لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی ورەی ئینسانی کارگەر ئاسەواری کۆتەڵە شۆڕشە هەستە لە بۆسە و لەمپەری ڕێسڵ مەکە شۆڕش و گیانبازی زادە و خەسڵەتی وەک تۆی کەڵە خۆر لە ئامێز بگرە ئاسۆی بەندان ئاخێس مەکە مەشخەڵان کواجێ هەواری تەمتومان و دووکەڵە دێ بەدێ پێشمەرگەیە و شاری لە سەنگەر گرتووە گێژەنی ئەو ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماتەڵە دەرکەوە نمنم ببارێ سەوزی کەم مەزرای گەنم نان و هەرزانی بەهایان ڕەنگی تۆی تیا تێکەڵە بێرەوە جوانووی لە بەفرا کوورژن و چوال پەلتەزی و پۆلە ئەستێرەی کەنار گرتووی بە دوای نوورداتەری و باسکی پاڵەی لە کار و کێڵگەدا ڕەش هەڵگەڕا و ڕوندوکی گوندی لە مستی خاک بە زۆر ڕاگوێزکرا و تاوڵ و ڕەشماڵی ڕەوندی بێ هەواری گەرمەسێر ژی لە مۆی گڕکانی هەڵچووی ژانی ئینسانی بوێر بەژنی لوتکەی هەڵکشاوی زۆر سەر و بەژنی هەتاو مارشی کۆمۆنەی گەروی خۆری شەوی ئەنگوستە چاو سواری زریان بە بڕۆ چەخماخە دە پێش باکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فوئادم سەر بەوە سواری زریان بە بڕۆ چەخماخە دە پێش باکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فەرهادم سەر بەوە دەرکەوە هۆبە بە هۆبە بەردەبازی ڕێگەتن ڕەنجدەرن خەڵکی هەژارن کارگەری بەشمەینەتن بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیشڕەو بە هەستە سوورە سواری کۆمەڵە Thank you.
وسپاس هەمولای بەخێر بێن بە بۆنەی ساڕۆژی دامەزاندنی کۆمەڵەوە پڕبەردڵ لە ئێوەی خۆشەویست لە گەلی کورد لە کادر و پێشمەرکانی کۆمەڵە لە بنەماڵەی زیندانە سیاسیەکان و لە شەهیدەکان و هەروەها سەری ڕێز و نەوازش لە بەردەم گڵکۆی ئەو شەهیدانەدا ئەنەوێنم کە لە ڕێگەی ئازادی و دموکراسی و مافەڕەوەکانی گەلی کووردا گیانیان پێشکەش کرد. ئەم سرودەیش پێشکەشتانەکەم بۆ یادی ئەو شەهیدە سەربەرزان.
ئازیزان ئێستاش کورتکراوەیەکی شعرێکی سلێمان قاسمیان ناسراو بە کاکا لە ژیر ناوی نەتناسیوم داگیر کرد. نەتناسیوم داگیر کەری ماڵ و حاڵم، وات ئەزانی ژی لە مۆیکی ساکارم، ئاوی هەموو بەحرەکانی ئەم دنیایەت بەسەر جەستەی منە باراند، بەڵام خۆ من ژی لە مۆ نیم، من شۆڕشی ڕقوقینی چینی چەوساوەی وڵاتم، من هەتاوم، من بنیادنەری ئاوم، چەندین ساڵە بەرووکی ئاواتت گرتووم، لە هەر کاری توانی بێتت، هەر بەڵا ئێزانی بێتت، بۆ تێکشکاندم بێوەچان هیچ درێغیت لێ نەکردوم، بەڵام من هەر زەق و زیندوم بەرەو هەتاوی سەربەستی، ڕۆژ لەگەڵ ڕۆژ گەشەدارتر بەتینتر چوو. نامناسی داگیرکەری کار، من دەنگی ڕەوا و بەرحەقی کرێکار و زەحمەتکێشی کوردستانم، وات ئەزانی بە لەشکەر و بە هێرشی وەک بغولت وڵاتم داگیر ئەکەیت و ئاسوودە سەر ئەنیتەوە و منیش وێنەی فەرمانبەردارێکی بەزی و لە ئاستی بارگای سامت کڕنەوشە بەم، وات ئەزانی بە بیڕەبیڵی باڵندەی ئاسمینت ئاسمانی هیوام تار ئەبێ و مەلی تیژباڵی سەربەستی و خۆشەویستیم ئەتارێت و لە ئاستی درڕندایەتی سوچتە دەبەم، بەڵام هەیهات لێرە حەتا مناڵەکان لە باڵندەی ئاسمینت سڵ ناکەن و بەلاسایی بیڕەبیڕ و تمبە و ترپەت گاڵتە بە تۆی دوژمن دەکەن. نەتناسیوم داگیر کرد، خۆت لێم کردە شەل و کوێری کەس نەپارێز، گرتت، کوشتت، بڕیت، بردت، ئەوەی لە دەستت هات کردت، دوو، نۆ، پەنجا و نۆ لێرە و لەوێ لە دارتدا ئیعدامت کرد. هیوات وابوو بمترسێنی، هەنگاوی توندم پێشلکەی بمتۆقێنی، سوجدەم پێبەری لە ئاستی ئیمامت، دەوڵەتت، تەختت، سووک و ئاسان بێ بۆڵە بۆڵ بمچەمێنی بمچسێنی، بەڵام هەیهات ئەو تیرەی کە ناتەکەوان دیتت چۆن هەڵگەڕایەوە و جەرگی ڕەشی خۆتی پێکا، دیتت چۆن ڕۆڵەکانی ئێمە هەستان شەپۆل لە گەشت شارودی کوردستان، یەک دەنگ یەک ڕا بە شوێن بانگەوازی ئێمەدا ماتەمینی سووریان گێڕا، دیتت کە چۆن هێزی یەکگرتووی بەتینم خۆی پیشاندا و بەسەر تەواوەتی سوپا و دەبوو دەستگای سەرکوتگەر و ترس و سامی دڕندانت شەیپوری ساڵبوونی لێدا. نەتناسیوم داگیر کرد، خۆ من هەرە و کۆرپەساویلکەی ساڵانی پێشتر لەمە نیم، ئەم جارەیان هەڵم کردووەتە ئاڵایەک تا سەرکەوتن بەری نادەم بەرم نادا، هەڵم کردووەتە دروشمی پیرۆز و سوور کە تا یەکسانی لە جیهاندا بینەکە هەدا نادا، ئاڵای پیرۆزی لێرێنی، دەسا بگرا ببڕا بدڕا، دڵنیابە ئەم ئاڵایە چۆکدانادا، دڵنیابە دیسانەوەش
دیسانەوەش ئەم وڵاتە ئەکەمە ئاگردانی نوێ لە داگیر کرد تا ڕاماڵینتان هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆبەڵێ.
خورشید وتیان خەویش نەبینێ وەزە خەو نەسرین تەنانەت بوونی دەریا وسەر بۆدان نەهێنی